دادا فاطمة فرمو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. دەست خۆش بەرنامەکەت لێ دەکەم مامۆستا. خوا لە ڕازی بێ، دەستی جەنابیشتان خۆش بێ. مامۆستا دوو پرسیارمەیە. پرسیاریەکەمە دادا فاتیمە. وەڵی مامۆستا براکەم مانێکە بەس ئارەقی دەخواتەوە، زۆرشم دڵ پێ ناخۆشە و زۆرشی نسحەتی دەکەم و زۆرشی لەگەڵوانەی دەکەم دەدوێن، بەڵام بە قسێم ناکە. هەر نا مەولود شتی بۆ لە خۆ دەگرم، خێرانی بۆ دەکەم، دڵم توندا، دڵم ناخۆشە، شەو ڕۆژ بۆرە پاڕێمەوە زاوە. خوای گەورە هیدایەتی نادا و دای دوحای بەخێرشم لە تۆ هەیە، دوحای بەخێرن بۆ بکەی ئینشاءڵڵا. خوا هیدایەتی ئێمە شو ئەو برا بە ڕێزەش بدە یاڕی بە گەورەی خۆی. بەڵێ دوهم پرسیارشم مامۆستا کوڕێکی شەهید بووە، بەغەدر شاغم شەهید کردوە، جا ئەوە لە خەفەتی دەوەی هەر ئەوەندەیە شێت نابێ. ئەو برایەت کوڕەکەی شەهید بووە؟ بەڵێ تووشی نەخۆشیە بووە، بەخوا هیچ شتێکم بۆ نەکرا، نە حاکمی بۆ پرسینەوە، نە پۆلیسی بۆ پرسینەوە، نە ڕسمی بۆ پرسینەوە، ماڵێکی دە فەقیریشی زۆرن هەوڵدا هیچن بۆ نەکرا. جا لە خەفەتان بەس ملی بە ئارە قوشتی بە دەخواتەوە و خەفەتیشی هێن هەن، دەڵم تخوا دحای بەخێری بۆ بکە ئینشاءڵڵا بە ئیزنی خوای گەورە. قسەیەکی خێر بۆ جەنابیشت دەکەم، خوا هیدایەتی ئێمە شۆیش بدە. ئینشاءڵڵا ڕێنمایەکیشی دەدەم بە جەنابەت چۆن هەڵسوکەوە لەگەڵ ئەو برایەدا بکەی بە ئیزنی خوای گەورە بەسەر چاو دادا فاتیمە. بەغەدر و غەسپیان لێ کوشتین مامۆستا، بەقانیاندا منداڵێکی ئازارێکی دەرونی گەورەیە. خوای گەورە ڕەحم بە هەموو لایە بکە و حەقی مەزلومان لە زاڵمان بستێنێ. ئامین ئامین. دوحای بەخێرن زۆرێن مامۆستا. هەرچەند گوێشم لێ بوو کتت مانێک ناکەم، هیچی خەونان نازانم، بەڵام ئەو ماڵەنا بەس ئەوەندە خەونم گوێ لێ ڕابگری لێت مەمنونم. هەر لە خێمدا قوربانیە دەکەن، شەهانیش دەکەن، داکەنە قوربانی و گۆشتەکەی لەسەرێک دادنێ، هەر ساعان دەخوشنەوە داکەنە قوربانی. جا بەس دوحای بەخێر دەکەم، دڵم خوای گەورە حەقی نێزگێ ئەو برا و برازنامیان لێوەکە. ئەو برازیشم هەر شێت بووە بەچێوانەوەیە. باسی دوعاکردنیشمان کرد لەو کەسانی کە دەرووندا ئازار دەدەن، کە ئەو باسمان کرد تەوەری بەرنامەکەمان لەسەرەوە بوو. ئینشاءڵڵا لە درێژەی بەرنامەکەشدا خوشکە فاتیمە قسەی کەش لەسەر ئەو بابەتە دەکەین بەسەر چاو. خواگەدار بێ خوشکە باشەکەم لەگەڵ ئێوەی بەڕێزیشا، خوا لەگەڵ بێ خوشکە باشەکەم. خوای بە دوعای ساڵحان و چاکان و پاکان بێ یا ڕەبی، ئێوە دوعای خێرمان بکەن ئینشاءڵڵا. خوای گەورە دڵت خۆشکە یا ڕەبی، خوای گەورە دڵتان خۆشکە، خوا دڵی هەموو موسڵمانان و ئیمانداران خۆشکە بە ئیزنی خوای گەورە ئینشاءڵڵا. خوشکە فاتیمە دەڵی برایەکەم عەرەق دەخوا، نەسیحەتی دەکەم، دوعای خێری بۆ دەکەم، هەر ئەوەندە لەسەرە. ئینسان کاتێک کە کەسێک نزیکێتی دەبێت بە بەلادان و توشبوون بە گوناهە گەورەکان، ئەوەی دەسەڵات تە نەسیحەتە، خەم پێ خواردنە، لە قیامەتا تۆ هیچ گوناهباریەکە ناگات. ئێمە دوعای بۆ دەکەین خوشکە فاتیمە یا ڕەبی خوای گەورە براکەی ئەو برای هەموو لایەکمان، هەموو برایانی ئیماندارمان هیدایەت بدە. ئەوانەی کە موبتەلا بوون بە عەرەق خواردنەوە، بە مادە هۆشبەرەکان، بە نێرگەلە و مادە خراپەکان، یا ڕەبی خوای گەورە لەو بەڵایە ڕزگاریان کە ئەو بەڵایەکی گەورەیە، هەم بۆ جەستەیان، هەم بۆ ژینیان، هەم بۆ دینیان، هەم بۆ دنیایان، هەم بۆ قیامەتیان. ئەوەی کە کوڕەکەی شەهید بووە بە ناحەق، ئینشاءڵڵا خوای گەورە ستەمکاران لە ناو دەبا، حەقی مەزلومان دەستێنێتەوە. ئێوە ماڵێکی فەقیر و دەسەڵاتان نەبووە، بەڵام خۆخوا هەیە، خوایە کە حەقی خۆتانی پێ بسپێرن، ئەوەندەش باسی مەکەنەوە. بە کاکیشت بڵێ کاکەی جان، تۆ کوڕەکەت تازە شەهید بوو بە ناحەق، بە ناڕەوا، لە حکومەت، لە دەسەڵات، لە پۆلیس، لە دادگای هیچمان بۆ نەکرا، بەڵام خۆ دادگای قیامەت هەیە، خۆ دادگای ئاسمان هەیە. دۆڕکان نوێش بکە، لە جیاتی خو دەدەی عەرەق خواردنەوە، ئەوانە خوب بدە تەسبیحاتی خوا، خوب بدە مزگەوت، جومعە و جەماعەت، پاڕانەوە و دوعا، شەو نوێش، هەستە بڵێ یا ئەڵڵا ئەو زوڵمەی کە لە من کراوە، من دادگای سەرزەوی نەیتوانی هیچم بۆ بکە، بەڵام دادگای ئاسمان دەنگم دەبیستێ، دادگای قیامەت تەرازوویەکی عەدل، وەنەضع المەوازین القسط ليوم القیامە، عەدلێکی مطلق بەس لەوێدایە. هەرچی ستەمی لە کەسێک کرد بێت، لۆپی خوێنی ڕشت بێت، جەرگی کەسێکی سووتان بێ، تێناپەڕێ بەسەر خوای پەروەردگارە. ئیتر لەوێ مەحامی و قانونی دنیا و پشتی مەسئول و عەشیرەتی فڵان و ئەوانە نامێنێ. لەبەرەوە خوشکە فاتیمە ئینشاءڵڵا تۆش پشتیوانی براکەت بە بۆ چاکە و هانی مەدە بۆ تۆڵەکردنەوە ئەوانە، دایمە هانی بدە بۆ لێبوردەی، بڵێ کوڕەکەمان ڕۆیشتووە بە زەلامێشکەش نەکوژرێت، تۆڵەکە بدەیدە دەستی خوای گەورە باشترە و قیامەت بۆ دنیاش پاداشمان دەداتەوە. ئەو زاڵمەش ئەوەندە باسی نەکەین و خوا نەخواستە با مشکلەکانتان گەورەتر نەبێ. لە خەوا قوربانی بە سەگ وانە دەکرێتەوە، هەر ئەو ناڕەحەتی ڕۆژە عەرزم کردم جوابی خەون نادەمەوە، بەڵام ئەوەی کە لە خەوا سەگەکان سەردەبڕێنوانە ئەو مشکلەی ماڵەکەتانە،
ئەوەندە ئەم شەڕ و ئاژاوە خوێن ڕشتن و کوژرانی کوڕێک بە ناحەق و ستەم لێکراوی ماڵەکەتان ئەمانە لێت دەبن و ئازانی خەونن ئەوە ناڕەحەتیەکانی ڕۆژن لە فیلمی خەوا شەو دێتەوە مێشکی مرۆڤەوە شەیطان بە نەفرەتکە پەنا بەخوا بگرە زیکری خوا بکە دەستنوێش هەڵگرە نوێش بکە دوعای خێر بکە و ئێمەش بڵێن یا ڕەبی خوا ڕەحم بۆ ماڵە بکەی و ڕەحم بۆ برایی ئەو خوشکە بە ڕێزەمان بکەی خوا هیدایەتی هەموو لایەک ئێمەش ئەویش بدە